بەڕێزان سڵاوتان لێبێت من هێمن مححمودم شاخ بە شاری ئەم جارە لەگەڵ دکتۆر فاق گوڵپیە ئەزمموی شاخی هەیە و هیچ شاریشی هەیە لە خۆیە پرسیین شاخت بۆ شاری خۆت کرد نەوەڵڵا ئێمە ئەو کاتانەی کە ئەبووین بە پێشمەرگە وەکو پەرچەکردار بەرامبەر بە سیاسەتی بە عەرەبکردن بە بەعسیکردن بە ڕاگواستن بە گرتن و سزادان و ئیعدامکردنی خەڵکی کوردستان چەکمان هەڵگرت من و هاوڕێکانی کەم و کە چووینە دەریشەوە جارجار لە ناو خۆمانە گفت و گۆمانە کرد ئەمانوێت ئەگەر قاچێکیشمان ببڕێتەوە چاوێکیشمان کوێر بێ دەستێکیشمان بڕابێتەوە بەس ڕزگاری کوردستان ببینی بەسمانە بینیتان بینیمان و بەڵام وای لێ هات کە ئێستا ئەوەیە کە پەشیمان نیت نەخێر ئەی بیتە دایکت پێوتی حەزمە کرد دکتۆر فاق حەزمە کرد بی بە جوتیار نەوی بە پێشمەرگە ڕاستە ئەوە قسەکەی دایکت لە جێ خۆیان بوو نا ئەزانی شوانە هەندێک شت هەیە مەسەن تو من بە تایبەتی من لە بەروی پیشەکەشم جیاواز بووە ئیشی دکتۆری ئەگە دکتۆر نەبوویتە هەر ناپەشیمان نەبووم چکە ئەو کاتە من پێم گوتی ئەو کاتە پەرچەکردداری خەڵکیکە دڵسۆزەکانی گەری کورد بوو بەرامبەر بە سیاسەتی دژمنکارانەی داگیرکەرانی کوردستان چۆن ئێستا یەکێک پێشمەرگەیەک هاوڵاتیەک گەنجێک هەڵەسێ بەرامبەر بە سوپای داگیرکەری یەکێ لە وڵاتانە چەک هەڵەگرێ چۆن ئەبێ بە گەریلا ئەو کاتەش وا بوو ینی لەبەرەوە ئەوە مەرحەلەیەک بووە و مەرحەلەیە وا بووە ئێمە ئەرکی خۆمانمان بەرامبەر بە نیشتمانەکەمان بەرامبەر بگەلەکەمان جێبەجێ کردووە بەڵام دوای ڕاپەڕین کە ئەو حرەکە سیاسیە تووشی لادانی سیاسی بووە ئەو مۆزوعێکەیە ئەوەی لە شاخ کردان زایدنەوەی لە شارکردان لە شارکردان دوایەوەی کە هاتنەوە شاریانی لە 92 کە ئێمە بووین بە خاوەنی حکوومەت و پەرلەمان و مؤسساتی خۆمان وەکو هەرێمی کوردستان بەڕێز بووی بەندامی پەرلەمان دوای ئەوە بووی بە مدیر عامی سەحا یعنی دوای ئەوە بووی بە سەرۆکی پارتێکی سیاسی جگەلەوەی لە حرەکەی ترە وجودتە بوو ئەی ئەمە ناکاتەوەی کە تۆ ئەوی کە لە شاخ کردە لە شار بەرهەمەکەی دوورگرتەوە نەخێر ئەی پێ دوایە کەم بۆیان مەسلەکە سیرکە من کە بووم بە ئەندامی پەرلەمان ڕۆژێکیان لژنەیەکە بوو لژنەی پەیوەندیەکانی دەرەوە ئەچوون بۆ دەرەوەی وڵات وەکو وەفدێک تێبینیم کرد یەکێک لەو کەسانە کە خەفیفە بووە دکتۆر بوو خەفیفە بووە تا ڕاپەڕین ئەندامی لیژنەکە بوو ئیتر وەکو تووشی حاڵەتێکی وا بووم ینی بەشایانی ئەوم نازانی کەسێک خاین بوو بێت ئێستا لەم کاتەنا نوێنەرایەتی کورت بکە بچێ بۆ دەرەوەی وڵات و ئەوانە ڕۆژێکی کە لە بازار من لە ناو سارەیەکا بووم حەسەن گەرمیانیم بینی حەسەن گەرمیانی تەبعاً خۆتان نەزانن نۆرمەندێکە من زۆر معجب بووم بە دەنگیەوە گۆرانی خۆشخۆشی هەیە حەسەن گەرمیانیم بینی ئەو نەیزانی من کێم تا ئێسش باسم نەکردووە ئیتر بێتاقەت بوو نازانم کۆمەڵێک کێشەی هەبوو باسیە کرد پڕتەوە بۆڵە وەکو چۆنەوانە یعنی ئەو دوانە وای لێ کردم کە زۆر بیر بکەمەوە ئەمە چییە ئێمە چیەکەین معنای ئێمە شتی خراپەکەین ئیشی باش ناکەین دووەم لە ناو پەرلەمانە من سەرۆکی لژنەی تەندروستی بوو ئەسڵی بەرنامەکەی حکوومەتی هەرێمی کوردستان هیچ شتێکی لەسەر تەندروستیتیانەوە وەکە سەرۆکی لژنەی تەندروستیش بووم کۆمەڵی تێبینیم هەبوو حسابیان بۆ ڕێیەکەم ناکرد حتا جارێکیان وەزیری تەندروستی جا وەزیری تەندروستیاندا بوو بە برادرانی حیزبی شوێعی جێگرەکەشیاندا بوو بە مەسیحێکە ڕێزم بۆ ئەو برادرانە هەیە من ئەمە نابێ بەم شێوەیە بێت چاکی کەین باشی بکەینەوە ڕەخنەمەیە لەسەرەوانە برادرانی فراکسیۆنەکەی خۆمان خواڕەخن لە مەگرە لە دکتۆر کەمال شاکر قسەمەکە چۆنە بێ کاکامە لەبەرەوە بەم شتەکان بەم شێوەیە بوون من هەڵسام بیری لە پەرلەمان هیچ و پێ ناکرێ باشە لە پەرلەمان هیچ و پێ ناکرێ ئێمە 4 دکتۆر بووینەوە کاتە لە پەرلەمان سیانیانی فراکسیۆنی زەرد بوو یەکێک لەو برادرانە بوو کە چوو بوو بە نوێنەرایەتی کورد بۆ دەرەوەی وڵات و من پێم ناخۆش بوو بڕارێکیان بۆ دەرکردین کە دکتۆرەکان ئەتوانن ئەندامی پەرلەمان بن ئەتوانن ئیشی پزیشکیش بکەن
باشە لەبەروی من گەڕامەوە بۆ نەخۆشخانەکانی سلێمانی لەو کاتەوە ئیژەکەم و بەبێ بەرامبەریش موچەشتم نییە لە تەندروستی بە قەنەعەتی خۆم ئیشی باشم کردووە بەنسبەت تەندروستی سلێمانیەوە زروفێگاتە پێشەوە من تر بەڕاستی لە 96ەوە یەکێتی نیم برادرانی یەکێتی لە 92 ئەوانەوە زۆر هاتنە لام وەرەوە و ئیش بکە و لە کۆنگرە بەشداری بکە و ئەوکەین بەسەرکردایەتی و نایکە جارێکم لە زومەر هاتە لام ماڵمان لە ڕزگاری بوو وتی وەرەوە لە کۆنگراکەین بەسەرکردایەتی بەرەو کۆنگراچین وتم کاگەمەریان سوپاس وتم دوێنێ مامجلال لە ئەوروپا هاتەوە خۆتوەیەکیدا وتم سەر لەبەری خۆتوەکەی من لەگەڵینێ فلانشت و فلانشت و فلانش لەبەری من ناتوان بێکێتی بوو وازیان لێنا پاش ماوەیەکی کە بانگیان کردمەوە وتیان وەرە پۆستێکی حکومی وەرگرا مەسەلاً ئەکەین بە عەمیدی فلان فلان کولیە ئەکەین بە عەمیدی فلان هین معهد بەزوتیان ئەوێ هەموو خوێندکارەکانمان بۆ بکەی بە یەکێتی ئەوتم من یەکێتی نیم چۆن خوێندکارتان بۆ بکەم بە یەکێتی لەبەروی نایکەم بەڵحاڵ کردیان بەڕێوەبەری تەندروستی سلێمانی بەڵام لەوێ مەرجیان بۆ دانە نام دکتۆرەکان بکەم بە یەکێتی و نازانم ئەو زۆرەشتانە من تا ماوەیە بەردەوام بووم بەڵام ئەو ماوەیە بەردەوام بووم قەنەعەتی خۆمە بوو بۆ ئیشکردن قەنەعەتی مەڵبەندیشە بوو بۆ ئیشکردن قەنەعەتی دەسەڵاتیشە بوو بۆ ئیشکردن من لەگەڵ ئەوانە نەبوو ئینسیجامێکم لەگەڵ دایرەکانی خۆمان دروست کردبووە میژەندێ چاکسازی بکەم نەیانهێشت دەریان کردم لە 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 پەرلەمان لە پەرلەمانیش دوایەوە دەریان کردم لە پەرلەمان پەرلەمانەوە بوو کە تر 96 ئینشقاق بوو ئێمە هاتینەوە ئێرە و فراکسیۆنی پارتی لەوێ بوون دوای 2002 پەرلەمان کۆبنەوەی کرد ئێبرادەران تر من ئەو کاتە بەڕاستی لە ژێرەوە یارمەتی هەواڵانی قەندی لەمەدا لە 96ەوە نەخێر لە 96ەوە یارمەتی مەدان ئتر برادران وتیان تۆمەیە بۆ هین بۆ هەولێر بۆ کۆبوونەوە دکتۆر کەماڵ خواعفوی کاپی وتم وتی لەوێ تورکیا بە قووەتە نەوەک شتێکە لێ بکەن سێریە هێنا وتم باش ئێتر وڵا سیرەکەم دووسێ ڕۆژی پێچوو لە کوردستان نوێ دەرچووە من ئیستیقالەم کرد و برادریشکیان قسۆتە شوێنم لە پەرلەمان بەبێ ئاگا لێوێ نەوەڵ ئاگام لێنەوە بەزە و من ئامادە بووم خۆم ئیستیقالە بکەم کاتی خۆی لە ئێران بوویت بەڵەوایە لە کتێبەکەش تا باست کردووە هەندێک لەگەڵ تیپێکا بووی تیپی خۆمانە خۆتان پێشمەرگە بوون برایشی ئازاد هەورامی سەپەشتی کردووە ئەین زۆر شتت باس کردووە دەرزی و زەبەخشت یا و لە یاریزانەکان بووی ببنەوە ئێمە پێچوانی یاسا و پێچەوانەی زانستی پزیشکی ئەوە لادانە پەشیمانی لەوە بۆ ئەو کاتە نەوەڵا بەڵام ئێستا بۆیان نەمەکرد چکە ئەو کاتە منافەسەیەکمانە بوو خۆت پزیشکی شتێکت کردوەکەمان زۆر باش بوو تا باسیشم کردو شتێک لە یاریگەرەکان قبوڵی نەکرد بەڵێوا بوو خانەقینی بوو ناوی بورهان بوو ئەوە یعنی دیفاعیش بوو بەڵام ئیتر کردومەوە ینی مەسەلەن هەندێشتم لە بابەتانە کردووە من لە ژیانی طبی خۆمە چونکە لە خزمەتی پێگاتەیەکا بووە لە خزمەتی ئینسان بووە یانی لادان لە یاسا هەندێک جار یان لادان لە بنەمای سەرەتایی پزیشکی لە پێناوی قازانجی کەسێکە من هێنم کردو بە باشم زانیوە ئەو بابێنە سەر خۆت یانی باسی برادێکت کرد کە لەگەڵ بەعسا پەیوەندی هەبووە خۆشت لەوانە بووی 2023 وتیان دکتۆر ناوی هەیە لەو لیستانی کە بڵاو بۆتەوە بەس خلافی لە ناوەکەی هەبوو فایق محەممەد ئەمین فایق محەممەد ئەحمەد اینجا تۆ ئەو کاتە سەرۆکی پارتیارەزە وەنیە بەڵێنوت کە جەنابشت ناو لە لیستی بەعسایە بۆی ئیشت بۆ کردوون یعنی ئەو ناوە وا بوو جا من هەر بەڕاست گومانە لە خۆ کرد کە ئەو ناوبینەوە چی ناویسیانی منە ناویسیانی من نییە نەبستم محەممەد ئەمینە ئەو دکتۆرای هەیە لە کشت و کاڵە باشە برادرانی پارتی کردویان بە حەفلە باشە تەبەن منیش ئامۆزایەکم هەیە ئامۆزاکەم کارگێڕی لەغ بوو توی کاکەیان ئەو ئامۆزای منە وتیان بەڵە دەوتیتی من ناوم شەفێع حەمەخان ئەحمەد حەملەیە ئەم کابرایە ناوی فایق محەممەد ئەمینە باپیرەکە بۆ جیابوومەوە ئەجا دوای ئەوە ئەو دوایی بۆیان دەرکەوتوو ئەمە دکتۆرای هەیە لە زراعە جا من چیم کردوایەوە
ئێتر هەر وتارێ شتێکم نانووسی ئەمنووسی دکتۆر فایق محەممەد ئەحمەد گۆڵپی بۆی لەو کارکرێمەوە ئەجا برادێکی کەم یەکێتیەکانیش پەیوەندیان پێوە کردم ڕەفیق دکتۆرێکی ڕەفیقم بوو یەکێتی بوو هەندێک قسەشتی لەگەڵا کردم وتی بە دکتۆر باو باپیرۆوانەت وانە وتم کاکەەوە من نیم هەر یەکسەر زانیم وتم دکتۆری ئیسماعیلەوە من نیم باشە ئەوە برادەرە خەڵکی هەولێرە دکتۆرایە لە زراعە باپیرەی ئەمینە محەممەد ئەمینە من محەممەد ئەحمەدم چکە بەڕاستی بۆ جەنابەت قورسە تۆ باوکت بە ڕەحمەد حەمە گوڵپی پێ ناسراوە ینی تۆ باوکت ڕاکێشراوە لە زەڵم بەدەبا بە تا سایەق دوای لەوێ ئێمامێکیشمێ عدامی کردووە بەڵام بە خۆشم کابراایکی ڕێخستن بووم هەچۆ قرس نییە پێشمەرگە بووم ڕاستەوە چکە تۆ خۆت باس لەوە کرد کە زوڵمە لە باوکە گرو ناویت بەکار نێناوە حەستەکە ناوی بەکاربێنی دژی ئەوە بی ناوچە و نازناو یعنی ئاوا قسە بەڵ وایە لەسەر ئەوە ساسانە من مەسەڵان مو دێمە کوردین ناوچەگەرێتی و نازانم بەس خلافی بین دایک و باوک شتەکانی دایکت زۆر دژێ بوو بە باوکی تووە بۆ چیەکەم پێشمەرگایەتی وتێتی بۆ خۆمیەکەم بۆ کوڕمێکم بۆ کوڕەزامێکم بۆ قەومێکم وا دەرچوو ئەزانی چۆنە کاکە هێمنگیان من پێم وتی کێشەیەکی گەورەمانەیە میلەتی کورد یەکێکە لە میلەتەکانی ڕۆژهڵاتی ناوەڕاست کە نیشتمانی داگیر و دابەش کراوە میلەتەکەی چاواشە کراوە ئەمە منەقنیە بەسەرمانەوە شتی خراپەکەن من هەشتی باشەکەم بە یەکەوە لە شاخیش و لە شاری ژەر شەڕیان لەگەڵاکەم هەر ڕخنیان لێگرم ئەنوا بەس لەگەڵیان نابوویت باشە لەگەڵیان نبووم شتێک هەیە مەفهومێکی فەلسەفی هەیە پێوترێ ململانێ و یەکگرتن باشە تۆ لە هەندێک شتا یەکەگری لەگەڵیانە من لەگەڵیانە کە دژایەتی بەعس و سیاسەتی نەتەوەیی و ئەوانە ئەگەر پەیڕەو بکەن لەگەڵیانم بەڵام کاتێک گەندەڵە بن و کاتێ خەڵکی خراب و جاسوس و سی خوڕەکەن بە نوێنەر و دەمڕاست و وتەبێژی خۆیان من لەگەڵیانانی خۆمە ژیانەوە ئەجا تۆ کەی ئەمە لابەلاکەیتەوە گۆڕانکاری چەندایەتی هەیە و چۆنایەتی هەیە چەندایەتیەکان وردە بن تا چیتە مەرحەلێک ئەبێتە گۆڕانکاری چۆنایەتی هیوادارم ئەم هەڵبژارنەی ئەم جارە بیستیدا گۆڕانکاریەکی چۆنایەتی بکرێتی ئەخر ئەگەر میلەت بچێت دەنگ بە چونکە ئەمانەی ئەم دەسەڵاتی خۆمان ئێستا ئەیکەن ینی لە مەسایلی نەتەوەیە لە خزمەت گوزاری بۆ خاڵک کاکە ئاو نییە کارەبا نییە نەود نییە موچە نییە فلانشت نییە ئازادی نییە نازانم چی هەیە ئێمە کەی دەسەڵاتە حیای بردوێن یعنی سوپای بێگانە هێنن لەگەڵ بێگانە ڕێگەکەون لەسەر کەمکردنەوەی دەستکەوتی گەلی کورد ئەمانە هەمووی هەیە باشە خەڵکی ئێمە ئەوانەی کاتی خۆی ئێمە پێشمەرگە بووین کاکە پێشمەرگایەتێکی ئێمە قەیناکەوە خراپ بووانە دەفەرم و وەرن ئێوە دەنگمێن بوانە ئەمە ینی لە 64ەوە تا ئێستا خەریکن ئەمانە سیاست بۆ کوردبوون و کوردایەتیوانە ناکەن ئەمە بۆ مرشکاندنی یەکتری سیاسە دەکەن هەموو شتێکەکەن بۆی بەرامبەرەکەی لاواز بێ ڕۆژێ ئەم لەو ئایا ڕۆژێ ئەو لەوەیە ئێستا لەوە زیاتریشی لە حیزبایەتێکەش تێپەڕی کردووە وڵات دکتۆر زۆر کە باسی سوپای بێگانت کرد جاران ئومێدێکە بوو ئەو برادرانی کە بە هەواڵانی قەندیل ناوتێنان و نزیکەکانیان ئومێدێکیان بەم سنوورە هەبوو ئێستا دەبینی وەزیان زۆر خراپە ڕۆژانە ئەگەر نەڵێن ڕۆژانە ینی بەردەوام لە هەفتەیەکە 4 و 5 جار بردومان هەیە لە ناو شارەکانە تیرۆری سیاسی زیایی کردو تیرۆرەکرێن ئۆتۆمبیلەکانیان بە درۆن یعنی زۆر مستەهدەفن ینی فشارەکان لەسەریان زۆر بووە ئەوش نەماوە ئەو تا ئاخر بڕیارەوەی ژوێنەکانیان داخەن و لێرە نەمێنن خۆی هەروەوان نا بۆوانی ڕۆژهەڵاتیش بەڵە خۆی کاگ هێمن تۆ خۆ ڕاگەیاندن کاری پێش ئەوانە شتێک و پێ بڵێ من دەمێکە هەستم پێ کردو و باسیشم کردووە ئێستا ئەو کەناڵانەی ڕاگەیاندن تەلەڤیزیۆنەکان هەمووی کۆمپانیای مەحەلی بەڕێوەیانە بە لە کۆمپانیا مەحەلیەکانە کەناڵە تەلەڤیزیۆنەکانی باشووری کوردستان هەن نەکانی عێراق هەن عەرەبیەکان هەن ئێرانیەکان هەن تورکیەکانیش هەن
بەس کەناڵەکانی ڕۆژهاڵات و ڕۆژئاوا و باکووری تیانە. ئەمە چییە؟ ئەمە بەرنمەیەکە بۆ ئەوەی زمان حاڵی ئەو پارچانەی تری کوردستان نەگا بە خەڵکی باشووری کوردستان. ئەجا شتێکی کەڵ باس کرد ئەوەی کە بەرامبەر بە هێن ئەیکەن بەرامبەر بە ڕۆژهڵاتی کوردستان ئەیکەن. خۆی یەکێک لە ئەرکەکانی حیزبەکانی باشووری کوردستان لە شەستەکانەوە تا ئێستا سەرکوتکردن و کۆتایی پێێنانی تێکۆشانی گەلی کورد بە لە ڕۆژهڵاتی کوردستان تا ئێسش بەردەوامی هەیە، بەڵام شێوازەکەی گۆڕاوە. هەمان سیاستیان هەیە بۆ باکووری کوردستان. بۆ باکووری کوردستان هەندێک جیاوازی هەیە. جیاوازی یەکەمەوەیە کە ئەمەی کە تۆ باسی کرد تەنیا لێرە نیە، لە مەخموریش هەیە، لە شنگالیش هەیە، لە ڕۆژاوای کوردستانیش هەیە، لە شاخەکانیش هەیە. جارە من فەزێکیانە بۆ سلێمانی بوو ئێستا لە سلێمانیش هەر مەجالیان پێداون. ئەمریکا لە ساڵی 2010 یعنی داواکاریەکانی تورکیا لە عێراق چییە؟ ئەردۆغان نەچێتە لای جورج بوش ئەو کاتە 2010 تەبان عێراق بەدەست ئەمریکا باشە داوای لێکا کە دژی پەکەکە یارمەتی بە. ئەمریکا دووشتی پێڵێ، یەکەم ئەڵێ پەکەکە دژمنی تورکیا و ئەمریکا و عێراقە باشە. دووەم ئەڵێ ئاسمانی هەرێمی کوردستان پێشکەشتان بێ، چی ئەکەن بیکەن. بەڵام ئەتر لەو کاتەوە بردمانەکە، بردمان سەرەتا بە فڕۆکەی جەنگی بوو، ئێستا درۆنی شاتۆتە سەر. بەڵام تەبعاً شان بە شانی ئەوە بنکە و بارەگای تورکیا لێرە هەیە، بنکە و بارەگای سەربازی هەیە، ئیستیخباراتی هەیە، ئەوانە چالاکی تریژەکەن، ئەو چالاکیانەی کە هەواڵان شەی دەکەن و تاکۆتایی. بەڵام ئەمە شەڕە، یعنی تۆ ئێستا بۆ خۆ دەزانی پەیوەندیەکانی پارتی و یەکێتی لەگەڵ پەکەکە چۆنە. تەبعاً لەگەڵ ینی لە سنووری دەسەڵاتی پارتیا لەو کاتۆ تا ئێستا یەک کەس شەید کراوە. بۆچی یەک کەس شەید کراوە؟ چونکە خەڵکی لێ نەماوە، پارتی نایڵێ خەڵک بێتە ئەوێ. بەڵام لە ڕووی سەربازی و استیخباراتیەوە پەکەکە بەردەوام هاوارەکە، ئەڵێ پارتی پێشمەرگەکانی پارتی یارمەتی جێشی تورکیادا. لێرە بە پێچەوانەوە لێرە دەسەڵاتی ئێرە تەماسی لەگەڵ سوپای تورکیا نییە، ئەنی پەیوەندی نزیک نین لە یەکەوە دوورن، بەسەوە تاواکە درۆن واکە احتیالادەیە لە سلێمانی لە کەلار لە شوێنی کە لە کفری لەو شوێنانیتر ئەو مەسلەی داخستنی هەواڵانی تەوگەر و ئەوانش تەبەن لە ڕووی سیاسیەوە ئەمە شتێکی سیاسیە، بڕیارێکی سیاسیە، وەکو ئەوەی ئێران وایە بۆ ڕازیکردنی تورکیایە. ئەنی بەداخەوە ئێمە ئەگەر پێش ڕووخانی ڕژێمی سەدام خەڵک ڕەوایی بابەوە کە ئەم دەسەڵاتدارانەی خۆمان بە تایبەتی پارتی و یەکێتی و حکوومەتی هەرێمی کوردستان هەندێک پەیوەندیان لەگەڵ تورکیا و لەگەڵ ئێرانە هەبێ، دوای ڕووخانی ڕژێمی سەدام و دوایەوە کە عێراق دەستوری هەیە و دوایەوە کە ئێمە بەشدانی لە حکوومەتی فیدراڵی عێراق و ئەم هەرێمە هەرێمێکی فیدراڵە عاید بە عێراقە، هیچ مبەڕرات نییە بۆ ئەو پەیوەندیە ناهاوسەنگی کە پارتی وێکێتی هیانە لەگەڵ تورکیا و لەگەڵ ئێران و بەو شێوەیەکەن کایکەن. هیچ مبەڕرات نییە ئللا توانم بڵێم ئەمالەت و خیانەت نەبێ و خویەک بگری بە شێری تەرکی ناکەی بە پیری. هەردوو لا حکوومەتیش، بەڵام دەژبین ینی لێرە عادەتەن ڕووداوێک کە ڕوئەیە جا تیۆری سیاسی هەر شتێکترە، مؤسساتی دەوڵەت و حزبی سیاسی کە ئەوان مؤسساتەکان بەڕێوە بن هەڵوێستی سیاسیان هەیە، هیچ نابینیت. هیچ ناڵێن ڕازی ئەلسکوت و منە ڕەبا، یعنی بێدەنگی ینی ڕەزامەندی. ئەمە ڕێککەوتنە ینی ڕێککەوتون لەسەر ئەو شتانە. هەنی ئێستا قسەیەگەیە پارتی و یەکێتیەکەن، تەبعاً یەکێتیەکان لێ ئەعلام نایکەن، پارتیەکان لێ ئەعلامیش و لەناو خەڵکی شایکەن، ئەڵێن سەرێشەی پەکەکە چۆن نەجاتمان بێ بە سەرێشەی پەکەکەوە. ئەوان وازە ئەڵێن سەرێشەی بۆ دروست کردوین، عەقلی سیاسی ئەوان وایە، بەس خۆی وانە خۆی ئەگەر پەکەکە نەمێنێ سەرەی پارتی وەکێتیش دێت. باشە ئەو ئێستا سێری مەسەلەی کەرکووکە چۆن سەریان دێت. جارێ تورکیا کە دێت بۆ هەرێمی کوردستان کە قساکە ناڵێ هەرێمی کوردستان، ئەڵێ باکووری عێراق. خۆی ئەبێ هەموو کەسێک کە پەیوەندی لەگەڵ وڵاتێکی کاکە لەسەر ئەساسی دەستور ئەو وڵاتە پەیوەندی لەگەڵا بکە. ئێمە هەرێمی کوردستانین، ئەوان پێماڵین باکووری عێراق. ئێمە لە کاتی هێرشەکانی
داعشە تورکیا یارمەتی داین یارمەتی نین کێ یارمەتی داین پەکەکە یارمەتی داین یەکەم شەهید لە مەخموری پەکەکە بوو شەڕی شنگاڵ پەکەکە نەیهێش دەگینا بەرەو دهۆکی ژەچوون داعش خۆوە برادرانی کاک مەسعود وێنەی هەیە لەگەڵ گەریلاکانی پەکەکە لەوێ کەچی ئەڵێن سەرێشەی پەکەکە وەڵی کاکە گیان یەک شتی کەشە بۆ بگەڕمەوە دوایەوە کە عراق ڕووخا ئەو کاتانەی کە لە ئیسلامیەکانیاندا لە جندل ئیسلام و کۆمەڵی ئیسلامی و ئەمریکا لێدان و ژمارەیەکی لێکوشتن و شەهیدکردن و ئاوارە بوونەوەوانە ئەم برادرانەی پارتی وەکێتی بە هەموو عقلێکی خۆیانەوە داوایان لە ئەمریکا کرد کە لە پەکەکەش با لە قەندیل ئەوە هەیە جارێکیان نوێنەرەکانی پارتی وەکێتی هەموو دوو شەمە جارێک کۆبڕیان نەکرد جارێکیان هاریشوت پێی وتون هاریشوت نوێنەری سوپای ئەمریکا بوو لە هەرێمی کوردستان وتوی کاکەگیان واز بێنن لەو مۆزوعایەتر ئەو داواکاریە دووبارە مەکەنەوە ئەگەر ئێمە پەکەکە لە قەندیل دەرکەین شاخەکانی قەندیل وەکو تۆرابۆرەیان لێ دێ قاعیدا ئەچێتەوێ ئەو کاتە داعش نەبوو قاعیدا هەبوو ئێوەش ناتوانن لەوێ ناسی بوونی پیاوی ئەوە نین لەوێ مقاومە بکەن و بچنە ئەو شوێنانە بگرن تو ئەمن و ئاسایش لێرە تێدەچێت خۆ لەو کاتەوە باشە گەر پەکەکە لەو شاخانە نەبووایە ئەو سەرێشەی کە برادەرانی هین ئەیڵێن پارتی وەکێتی ئەڵێن سەرێشەی پەکەکە ئەگەر ئەوان لەوێ نەبوونای ئاسایشی ئێمە ئێستا زۆر لە مەترسیاوە لەبەرەوە هەندێش دەکەن ئێرە وەکو چۆن لە مەسەلەی ئابووری سەربەخۆی فەشەلیان هێنا لە مەسەلەی ڕێفراندۆم فەشەلیان هێنا ئەم مۆزوعی تریش لێدان لە تێکۆشانی گەلی کورد لە باکووری کوردستان و لە ڕۆژ ئاڵاتی کوردستان و تا ڕۆژاوای کوردستانیش کە هەوڵی بۆدەن بە زیانی خۆمان نشکێتەوە شکستێکی تری گەورەیە پێش ئەوەی بەخوا پەکەکە ئەمەندە بنج و بناوانی هەیە لە ڕووی سەربازیشەوە لەوێ تیا بشکێ هەرەمێنێتەوە لە شێوەیەکی تر و لە جێگەیەکی تر سەر هەڵەیاتەوە بەڵام ئەوان بەرگەی ئەوە ناگرن کاکە غڵەتە ئەمە دکتۆر هاوڕای کە یەکێتی پارتی وەکو یەک بیرەکەن و بەرامبەر پەکەکە بەس تۆ لە 89 ئەڵێ یەکێتی لەگەڵ پارتیا هیچ فەرقی نییە ئەزانی چی ئەو کاتە تەبەن ئەو کاتە شەڕی پارتی و یەکێتی و پەکەکە نەبووە بەڵام ئەو کاتە هەندێک مەسایل هەبوو یەکەم مەسەلە ناوخۆیی بوو ڕۆژێکیان برادێکم هەبوو ناوی جەلال جەوهەرە زۆر ڕەفیق بووین لە جامیعەش هەر ڕەفیق بووین پێشەوەی بێنە دەرەوە ڕۆشت بۆ گەرمیان و هاتەوە وتم ئەوە لەکوێ بووی وتی وڵای ئەوە کاکنەشروان دەمانچەی نردووە بۆ ڕێز عەشیرەتەکانی ئەو مەنتیقەی بۆم بن تەبەن کاکنەشروان ئەو کاتە ئەمە 86 کۆمەڵی ڕەنجدەرانی کوردستان و مارکسیە و ژی خێڵ و عەشرەت و ئەجا شتەکانی کە مەسەن مامزرار ئەو شتانەی کە هەی بوو لەگەڵ عەشایر و شتەکانە زیندووکردنەوەی عەشایر هەڵوێستی یەکێتی بەرامبەر بە ژن مەسەن ئەو هەموو ڕێخستانەی ژنانمانە بوو ئێمە ئەمە لە ناو خۆوا بوون لە پەیوەندیت دەرێکیەکانیشە یعنی یەکێک لە شتەکانەوە بوو کە ئەو هێزە سیاسیانە پارتی دیموکراتی کوردستان باڵێن شۆڕشی ئێلوولێکی لە هەڵەکانی ئەوە بوو کە پاڵی دابێرانەوە بەڵام دوای ئەوە ئێمە بینیمان ئیتر لە 86 و 87وانە یەکێتی پاڵیدا بە ئێرانەوە زۆر خراپتر پاڵیدا بە ئێرانەوە ئەوە کابرایەکی بەرپرسێکی پازاران وتووی یەکێتی درەنگ هات بەڵام کە هات باش هات ئێچیمان بەسەر هات ئێمە ینی من بەڕاستی 75 بەتاڵ بوو 8 بەتاڵ بوو بەڵام دەرەجەکەیان فەرقی هەیە و شێوازیان فەرقی هەیە من لەبەرەوە وام وتووە یانی تۆ ئیدعایەوە دەکرد کە گەل ئەبێ پشتیوانی بکە و لەسەر پێی خۆت بوەستی و نەبیتە بەشێک لە سیاسەتی داگیرکەران و دژمنانی کورد و عێراق و ئەوانە بەس بەڕاستی ئێمە ئەتر لە 86ەوە بووینە بەشێک لە سوپای پاسداران و ئەوە بوو بە 87 بە کیمیاوی لێداین ئەچەند ڕژێمی بەعزە و کاتی ئێمە ئەیتوانی لە پێشمەرگە بە لە پاسدارەوە بەڵام ئەو میلەتە فەقیرەشی تش بەعسیش بەعسیش بوو هەنی ئێمە دژە کورد بوو تەنیا دژی پێشمەرگە نەبوو بە بیانووی دۆزیەوە لەبەر ئێمە بەشێ هاوپەیمانیمان کردو لەگەڵ ئێرانە بەو شێوەیە لێکردی زۆر ئاو بڵێن دژی پارتیت بەڵام بۆ خۆتان چوون و بارەکەی بەرزانی بۆی موچەتان بۆ ببڕنەوە کەی
بەهۆی شەیدبوونی باوکت زانی چۆنە سیرکە من کە مناڵ بووم باوکم شەید بوو کە ئەچووم بۆ لای بارەگاکانی پارتیوانە هیچ عەتفێکیان بەرامبەرم نەبوو زۆر سارد بوون حسابیان ناکرد من ماڵێکم کوڕی شەیدم ئەمە خاڵێک بوو خاڵی دووەم خەڵکیان نەکوشت لەوێ مەسەن باسی من لە یادەوەریەکانەوە باسی تاوانەکانی عەبدولوهاب بەترۆشین کردووە بەبێ دادگا مەسەن کابرایەکات و ڕوومانەی خستووە مناڵێک ڕوومانەیەکی خستووە ماڵێکی با بڵێن پێشمەرگەوە مناڵەکە ڕای کرد عەبدولوهاب باوکی مناڵەکە و مامی مناڵەکەی گرت کوشتنی کەمالی حەڕوژە بوو فەرماندەیەکی سەربازی بوو لەگەڵ ناکۆکی دروست بوو لە نێوانیا و لە نێوان عەبدولوهابە کەمالیان کوشت بەڵام دوایەوە باوکیشیان کوشت باوکی خۆی هیچ نەبوو ئەمە چییە نەوەک هەوڵی تۆڵەکردنەوە بە نازام شتیوە لە ئەمانەی کردبوو ئەجا کوردەکانی ڕۆژەڵات من کۆتایی شەستەکان ئەم بینی ئەو کوردانی ڕۆژەڵاتیان اختیالە کرد یایان گرتن و یاندانەوە بە ئێران ئێمەش کابرایەکم هەر لە سەرتاوە ینی وەکو ئەوان بیرم ناکردەوە عەشایری ئەم خوێندەوە من لە کتێبەوە فێری کوردایەتی بووم ئەوە بوو مەسەلەکان دوایەوە تر دوای مفاوەزاتەکە بەیانی یانزەی ئازار تر ئەو کاتە پارتی وەزعی خۆش بوو من قوتابی پۆلی یەک بوو کە سوکارەکەم هەڵیان نام کاکە تۆ تەلەبەیت و فەقیریت و وەڵا لەگەڵ نەنکم ڕۆشتین بۆ بارەگای بەرزانی نامەیەکی ناوچەی هەڵەبجەمان بردبوو تەسکیا کە من باوکم شەیدە بە قورعان کاگێ من نییە دوو کابرای مڕومۆنی تیا بوو لە ژێر خێمەیەکە ئەوزانم چواردەی حەوت و یا پانزەی حەوتی هەفتا و نازەم یەک بووایە هەفتا ئەوانەیە هەر ئەسڵی بە خێرات نیشان نەکردی نامەکەمان نایە دەستیان نامەکەیان خوێندەوە دوایەوە نامێکیان بۆ نووسین وەڵام منیش وتم با نامەکەم خوێنمەوە هاتمە دەرەوەی خێمەکە نامەکەم خوێندەوە ئەڵێ ئەمە هیچ ئیمکانیت یەکمان نییە بۆ لیژنەی ناوچەی هەڵەبجە ئێوە یارمەتیان بن لیژنەی ناوچەی هەڵەبجە یارمەتیان لەکوێ بوو منیش هەر لە تەنیشتی خێمەکەەوە نییە نامەکەم دڕان ئەوە بوو مۆزوعەکەی حیشان بۆ نەکردین خۆی ئێمە سیرکە ئەو کاتە بەس باوکم شەید بوو مام و ئەوانم دوای 75وانە ئێمە ئەو کاتەی تا بەیانی یانزەی ئازار شۆڕشی ئەیلول مانگانەیەکیان بۆ بڕی بووینەوە کە بەیانی یانزەی ئازاریش هات شەیدانە هەبوو هەموو ئەوانەی کە شەیدی شۆڕشی ئەیلول بوون بە گوێرەی ئەو ڕێکەوتنە هینیان هەبوو موچیان هەبوو بەڵام تر ئێمە ڕۆشتین بۆ شتی زۆرتریان وەدەتر لێ پار ڕژاوە چیوانەوەی دیات وەحاڵ هیچیان بۆ نەکردین هاتینەوە تر من لەو کاتەوە ئەتوانم بڵێم یعنی جار جار لە مناسەبەیەکە پارتی شتێکی باشەکە ئەڵێمەوە باشە بەڵام بەگشتی هەر لە پارتی یاخی بووم و تەواو بە گەنجیش لە یەکێتی یاخی بووم دوایان فاروکیمە بەرە لەم ئەخیرانەشەوە لەم تەمەنە پیریشەوە لە هەواڵان یاخی بوو عاجز بووم لێیان چکە سیاسەتیان بەرامبەر بە باشووری کوردستان بەو شێوەیە ئێستا لە هەموو یاخیت بەڵێ بە قەنەعەتی خۆم هەیە بەڵام لە هەمان کاتیشە هەندێک شت هەیە هەندێک هێز هەیە من مەسەڵەن ساڵێم پەکەکە سیاسەتیان لە باشووری کوردستان بەدڵم نییە بەڵام ئەوەی لە شوێنی کەیکن مۆزوعیشکە پەکەکە حرەکەیەکی فکریە پێشەوەی حرەکەیەکی سیاسی بێت هەموو ڕۆشنبیر و سیاست مەدارەتوانێ سوود لە بیر و بۆ چوون و کڵتورەکەیان وەربگرێت خۆ دەزانی ئەو عیلاقی بینی پارچەکان ڕۆژهەڵات و باشوور بە کورتی باسی بکەین کاک براهیمی عەلیزادە چەند هەفتەیەک پێش ئێساوتی ئێران داوامان لێکا بچینە کەمپەکان ئەڵێ سەدان خێزان لە هەولێر و سلێمانی پێماڵن نابێ بچنە کەمپەکان وەرنە ماڵی ئێمە ئەجا ئەوە وەسفیکرا ئەلە سەیری موقفی خەڵک و سەیری موقفی حیزبانەکە جا پیان ئەڵێ چۆن ڕوتانی لە هەڵبژاردنە پێمان بڵێن دەنگمان بنێ لە کاتێکە ناتوانن داڵدەی بەرگری لە هاوزمانەکانی خۆتان بکەن ئەسلی کاک هێمن من لە سەرەتاشا باسم کرد ئەوان ئەیان توانی کوردی باکووریش بپارێزن کوردی ڕۆژڵاتیش بپارێزن دیبلۆماسیات سیاست هەیە خۆ سیاست هەموویەوە نیە تۆ تەسلیم بیت ئەمان مشکلەکەیان ئەوەیە نەگەر تەسلیمە بن ئەچین بە تورکیا ئاڵێن بە ئێران ئەڵێن
چیتانەیە بۆتان بکەین لە خزمەتین ئێران ئەڵێ کوردەکانی ڕۆژهڵاتم بۆ لێ بکە و تورکیاش ڵێ بەکەکە و کوردەکانی باکوور و ڕۆژعالی کەریمێڵێ زۆر بەزیای بوانەکەن بەڵا مشکلەکە ئەوەیە بەڵام ئەتوانن بڵێن ئێمە میلەتێکین هەندێک مافمانەیە لە عێراقا داواکەین ئێوەش دیموکرات بن وەکو عێراقی لێ بکەن هەندێک مافبن بە کوردەکانی ئەوێ هیچیان جیابوونەوەیان ناوێ مافی نەتەوەیی دیموکراتیانەوێ لە سنووری ئێرانێکی دیموکراتە تورکایەکی دیموکراتە سیاسەتی حیزبەکان وایە سیاست نازانن نا حەزیان لەو شتانەیە و ڕقیشان لە کووردە چۆن ڕقان لە میلەتی ئەمەیە میلەتی ئێمە بەچی سزادە ئەو کارەبامان نادەنێ کاکە گیان ئەزانی چی یعنی ئەزانی چیەکەن 400 جۆر هینیان قسۆتە سەرمان زەریبیان قسۆتە سەرمان باشە ئێمە ئەم پارتیوەکێتی و ئەوانەی لەگەڵیانە ئێستا بەداخۆ گۆڕان ویستی شتێکی باش بکە بەڵام ئێستا گۆڕان بۆتە ژێر دەستەیەوان ئەمانە یانوێ سزای میلەتی کورد بن هەرێکی بە شێوەیەک سزایەدا هانی سزای پارچەکانی تری کوردستان بەوە دەن کە لەگەڵ داگیرکەران یەکە گرنگجی ئەوان سزای ئێمەش بەم شتانە دەن کە ئایدە هەنی هەموو سزادان نییە هەنی لەم ڕۆژانە من لە ئینتەرنێت خوێنەوە لە سۆشیال میدیا ناوی قوتابخانەکانی سلێمانیان گۆڕیەوە بەچی بە کۆمەڵە ناوێک ینی عسڵی نییە ئینسان خەریکە شێ دەبێ کاکەمە یانی چی چوارچرا ئەەکەی من بۆ ئەوم کرد چوارچرا بکەی بە نیمار فڵانی تر بکەی بە بیمار ناوی چیا بکەی بە بیمار نازانم چی ئەوانە ئەمە چی ئەمە یەکێکیان سوپای داگیرکەرانە یەنە یەکێکیان کولتوری ئەمان بڵاوە کاتەوە ئەو بۆ ئێوە ئازارەکەی زۆرە زۆر زۆرە زەحێتان ناوە من زەحیم ماوە شەهیدم داوە ئینسانێکی باوکرد لە زەڵم بە کوشرێ و شەهید دەکرێ و دوایی بە دەبابڕ ڕایکەشن تا سێسایق و بەڵەوایە تەرمەکەی چەند ڕۆژێک ئەمێنێتەوە بەڵێ لە دوانزەی مانگ خەمەوە خی گەورە ئافریکا من وا بووە مەسەلە تۆ باسێکی لێ چ کاتێک کە یەکێک شەهید دەبێت گیانە دەستە بیری و حاڵەت دەکرێتەوە ینی من مەسەران باوکم بەو شێوێ شەهید بووە خۆم ئەوەی توانی بێتم کردومە وەکو کادیرێک وەکو پێشمەرگەیەک چەندان جار لە کەوتومەتە شەڕەوە لە کاتی پێشمەرگایەتیا بەڵام ئێستا تۆ بۆچیم کردووە بۆی ئینسانی کورد خەڵکی کوردستان ڕووسور و سەربەرز بێ بەڵام ئەمانە شکستمان پێهێنن تەسلیممانەکەن خاکمانەیەن بەدەستەوە کڵتورمان ئایەن بە تاڵانکردن ئابووریمان ئاوالەیەکان مەسەڵەن ئێستا ئەمە موشقەیە بۆ چێکاکە بۆ مەحمەلێکمان نییە ئەرێ باش ئەمە چییە؟ بنیەی تەحتیمان نییە ئەم جادە و ڕێگەوبانە بۆ خۆ دەزانی جادێوا هەیە 10 ساڵە خەریکن تەواوی ناکەن پردیوا هەیە بەو شێوەیە لەکەن فڵان شتی تر فڵان شتی تر ئەڵێ نەکیشمان بۆ یەکڕۆ هەر کەس لێمان ناپرسێتەوە ڕاستەکە ئەمە ناوی هەمیان نەڵێت تەنانەت ئەمە بۆنە کەسێکی ترە ئەڵێ بەڵێ منیش خۆشم بیرمێ بەڵام ئەوانی کە لەگەڵ ئێمە بوون هەندێکیان بەڕاستی شۆشەکان ناشرین کرد ئەنجا گلەیەکی ئەڵێ ئەوانی لە شاخ کردیان هاتن لە شار بەرهەمەکان وەرگرتەوە تۆڵێکی وەڵاو بەرهەمەیان وەرنەگرتوێتەوە مبالەغەیە وە دووەمینشی ئەو ڕۆژە سەختانە ممچینە لە بیرەوەری من نایە بەڵام بۆ جەنەبە ماشەڵا گەنجیت نەکاکە زۆر سەخت بۆ ڕۆژانە نەوەڵی ئەگەر نەزانم یعنی با بڵێن ئینسانە بەشەرەکان لە مهندسی تیا بوو لە مامۆسای تیا بوو لە ڕۆشنبیر یعنی ئەوانە حەقا پەیکەریان بۆ بکەیت نەوەڵە کاکە هیچ حەقیقی خۆیان وەرنەگرتوێتەوە بەشێک ئینشاڵڵا لە مەودووە کاریان بۆ بکرێت لە شاخ پێشمەرگە بووە هاوتەمەنی جەنابتە کاتونەتە شارەوە ژیانەکان زۆر فەقی کردەوە تەمەن ئەمە زۆر نین دەیان کەسنانی ئەوانەی کە لە پرسیارەتی بەرزیانەیە لە وەزیر و لە مدیر عام و لە مەکتەبی سیاسی و لە سەرکردایەتی و لە فەرماندەی سەربازی بەم شێوازە وەڵاهی بەنسبەت مەسئولینەوە ئەوەی کە تایە بێ مەسەلا لە حەدی خۆی تێپەڕی ئەوە معروفە و کۆمەڵانی خەڵکی کوردستانی ناسێت پێویست بە مجامەلە ناکات بەڵام وەکو ئەوەی کەوا تۆزێک ئەم دیموکراتیەتە و ئۆپۆسیۆنەیە و حیزبی تر هەیە و
ئەمانە تۆ دێتە شوخێ پێوا کرێتەوە حق بوو ئەوەی کە تۆ ئێڵەی وابێت حق بوو لەو شێوازە بێت کە تۆڵێ هەموو خەڵک شەیناسێت ینی ئەو بەپرسانە نابێ ئەوە هەوا حەق نییە نەخێر هیچ حەقێک نییە نەخێرەوە ئەوە ئینسانی شۆڕژی قەدەوە ناگە ئەوە جارێک جیڤارە بۆ بازەکەم کە لە شۆڕشی ئەوانە دوای یوگۆسلافیا و دوای ئەو شەڕانی کە کردیان وەکو زەلامێکی احتیادی هەچێتە شارێکەوە ئەو وەزعی نابێت زۆر بێتاقە دەبێت شەو درەنگی ژەبێت لەبەر دەرگای ماڵێکان بەیانی ساحب ماڵ کە هێتە دەرەوە سێرەکان پیاوە لێرەیان نووسووە زەینی هاتێمە جیڤارایە چۆنی جاچی لەگەڵەکان تو چۆن تۆ چی تێکۆشانی کردووە هەراخر بووە تێکۆشام کە ئەوش لە ژوورەوە باش بنوون بە ئیسراحەت بنوون ئەوە شۆڕشیڕەبێەوە بکات ئەوانەی ئەویان نەکردەوە واللهی ئەوە ئێوان نەکردو من ناتوانم دەست نیشانی کەم ینی من ناڵم ناو بڵێ مەبەستم ئێگەر بەڵام ئەوی نەکردەوە خۆی لە لای کۆمەڵانی خەڵکی کوردستان و سمعایی نابێت منی ژەوە بکەم ئەو سمعەیەم نابێت هێنەوە تەقدیرم نابێت ئەوشتێکی واقعیە بێتەوە شار حکومە دروستکە پەرلەمان دروستکە ئەم چاوەڕوانی کەلیان هەبوو زۆر بەس دوایی کە هاتنەوە دەرچوو تامایەکی زۆر شەڕوا بوو تامایەکی زۆر شوا بوو کەسانێکی زۆر سۆز هەبوون لەم وڵاتەیە ئەم وڵاتیان بەرەو پێشەوە برد یەکیت بەس ئەو دڵسۆزانە نەمانەسا بۆ ڕادەیە نییە زۆر سێ بڵێن بوون بۆ شارێکی وەک سلێمانی شتێکرابێت دڵسۆزەکان بوون کارەبا گۆڕا ئەوان بوون ئاوە ڕۆگۆڕا ئەوان بوون ئەی نەبێ زێرا بگۆڕان ئەوان بوون خزمەت وزاری کرا ئەوان بوو هۆکار و سەبەبەکەشی زیادی کەسێکی وەک بەرەحمەتی مام جەلال بوو ئەوان سەر مام جەلال سەر پشتیاریە کردن ئەوان نەما بەو ڕادیە نەما شتەکان یەکی خۆ ئەگەر بگرە پارێش بڵێ پارێش هەبوو پارێش نەبوو بەس کەسانێکی دڵسۆزە بوون کردیان باخیان کردەوە حەدیقەیان کردەوە سلێمانیان خۆش کرد سلێمانی کارەبای نەبوو کاکە کێشتر کارەبای هەر نەبوو نەوەیەکان هەر نەبوو پێشمەرگە لە شاخ ماندوو بوون شەیدیانە بریندار بوون بەڵس کە هاتنەوە شار هەمیان نەتەوان بەشیشان ئەڵێن ژیانیان زۆر گۆڕاوە لە بەراوردۆ کاتە مەسئولینەکان گۆڕان ژیا گۆڕان ژیا نۆکوان هەر خەڵکی ژیانی گۆڕا هەر خەڵکی وەزعی باش بوو لە دوای 2004ەوە خەڵک بە تەواوەتی حتا 2014 بە تەواوەتی خەڵک وەزعی باش بوو ئەم 5 ساڵە خەڵک بۆ نمونە بەرپرسێک هەتا 92 لە شاخ بووە برێ پێشمەرگێکی ئاسایی بووە لەوانەیە فەرماندەی هێزێک بوو بێ بەس کاتۆتە شار بۆ وەزیر بۆ بە مەکتەبی سیاسی بە پرسیاری زۆری وەگرت و ژیانی لەگەڵ ئەو کاتە زۆر گۆڕاویان نەگۆڕاوە چۆن نەگۆڕاوە کاک تۆ لێو بۆ ئەوێ گۆڕاو حەقی خۆشی ژیانی گۆڕێت لەگەڵ ئەوژە شتی کرد کاکە یانێ بە ئینسان بە حقات شتی کرد بە جددی شتیان کرد ئێستا بۆ نمونە دووری بۆ ڕێنویەکی وەکە حاکم قاهر سەرۆکی شارەوانی بوو چی بۆ شارە نەکرد پیا حەق بڕۆ قسەی ڕاست خۆشە ئێستا لەوانەیە بۆ شوێ و پلۆپۆستی بەدەستەوە نەبێت ئەو سەردەما شۆڕش خەڵک بۆ چی کردی؟ بۆ ئیسراحەتەکە حکومە لێمان نا ئیسراحەتی کرد؟ ناوەڵای ئیسراحەتی من 4 خوشکم سوتاوە 4 لە خەراجیانە 4 سوتاوە بەخوا لقی 4 12 یارمەتیان مەعاشیان بۆ برایەوە بۆ برایەکم و خوشکێکم سوکاری شەهیدن چیدا بۆ کراوە؟ هیچ بەخوایە خوا تێتی بەشەر نەهاتووە بڵێ ئەم پیاوە لەسەر ئێمە کوژراوە دەرگاکەم کاتەوە لە 74ەوە من ئەمە ئیشمە شەو مناڵم شۆریوە جنم بۆ شۆریون حەمام داخستووە کردوونە جێگا ئەجا قەوتوو بەیانیش لەگەڵ ڕۆژ بۆتەوە هاتووم بۆ ئێرە ئەم دوکانەیە هینەکەی ئاسن بوو جامخانەکەی ئاسن بوو هەڵ نایرایەوە کەوتیشم ئالوێ دەستێکی شمشکە واللهی بە شەری خوارد سلان لێ کردم ئەمجا بە هەچی جارێ بوو ئاوە دەڕا بەکەم هەڵایەوان هەمی داخی لە دڵمایە داخەکە چی لە دڵدا؟ والله هەمی داخی لە دڵ ڕەفیقی من ئەرزەی وەرگر لێنە و پیانسەی بۆ بڕایەوە دیتە من کەس نەبوو واستەی بۆ بکەم چەند ئەی خۆت نەچوو بەدەمیەوە چی بکەم پارتی هاتەوە
علف معانیە یەکی هاتەوە خواردن معانیە تێگەشتی من ئالێرا بووم لەخوا نەبێ لە ئەوزی خوا نەیەترسام حکومەت دا جاری بان کردم تۆ خوێنەواری منیە و مناڵم بوردە علاقەم نییە بەخوا 4 ساڵ بانیان کردم ببم باش جاسووسی دۆڵە ڕوودتم کاکە ئەمانە نظامیان نییە مشکلەکە ئەوەیە بۆ نمونە ئێمە دوای ڕاپەڕین ئەوە چیمان بکردایە دوای ڕاپەڕینەوە چیتان کردایە؟ جارێ کۆمەڵێ دام و دەستگای دەوڵەت هەبوو ئەو دام و دەستگایانە پێویستی ناکرد تێکی بین لە هەموو شوێنێک دام و دەستگای خزمەت گوزاری هەیە دام و دەستگای سەرکوتکەر هەیە دام و دەستگای سەرکوتکەر سوپای عراق بوو ئەمن و ئاس ئەوانە بوون ئەوانتر هەموو خزمەت گوزاری بوون بۆ نمونە ئێمە چیمان کرد پارتی وەکێتی سەدی بێخمەیان فرۆشت بە عومەراغای سوورکی ئەویش فرۆشتی بە ئێران ئەمە نمونەیەکە کە تێکمان داوە نەخۆشخانەکانمان چی لێ کرد ئەوی ترمان چی لێ کرد پردەکانمان معمەلی قیرەکان ئەو هەموو سیارەیە کاکە هەموو سیارە بفرۆشن ینی بەڕاستی لە دوای ڕاپەڕینەوە ئێمە دام و دەستگاکان و بە تایبەتی دام و دەستگا خزمەت گوزاریەکانمان تێکدا ئەمە یەک دوو بەنسبەت ئەوانەوە تەسحیان داوە ئەوانە کێن تەسحیان داوە پێشمەرگەیە لەگەڵ خەڵکی گوندەکان بە دەرەجەی یەکەم لەگەڵ ڕێخستنە نهێنیەکان ئەمانە ئەم پێگاتانن کە تەسحیان داوە ئێمە هیچ یاسایەکمان لە پەرلەمان بۆوانە دەرنەکرد بۆ نمونە من شتێک و پێڵێم ناوبەناو لە سۆشیال میدیا قایمەیەک هێت ئەسوڕێتەوە ئەڵێ ئەمانە وەزیر نەبوون موچەی وەزیر وەرەگرن بڵێ طبعا هەندێک لەوانە مەکتەب سیاسی حیزبەکان بوو چەندان وەزیریان داناوە خەبات و تێکۆشانیان کردووە بەڵام تۆ ئەگەر یاسایەک هەبێ تەقدیری تێکۆشانی شۆڕژگێڕەکان بکرێت بە یاسا ئەوانە مافی خۆیان وەرەگرن ئتر پێویست ناکە بیکەی بە وەزیر لە باتیەوە ینی شتی زۆر خراپ کراوە ئەم خانمە مەسەلەن ئێمە کە سوکاری قوربانیانە زیان لێکەوتوانە ئەوانە ئەوە یاسامان دەرکردایە یاساکانمان جێبەجێ بکردایە بۆ گوندەکان ینی بەڕاستی دوای ڕاپەڕین ڕێکخراوە خێرخوازەکان هاتن گوندەکانمان بۆ ئەوەدانکەنەوە ئێمە شەڕی ناو خۆیمان دەست پێ کرد ئێمە هەموو جوتیارەکانمان کرد بە ئاسایش و پۆلیس و پێشمەرگا ئێمە تاکەی و تاکەی پێچگەلەوە ڕابردوو حساب بۆ ڕابردوو ناکەن ینی زۆر کارە ساتە ینی ئەمە مشکیلەکەیە مەسەلەن ئایلەی وایە تەسەی زۆری داوە من یەکشتە بۆ گەڕمەوە کوڕێکی ڕەفیقم هەبوو کارمەندی تەندروستی بوو لە تەندروست لە سەحال لە مختبەر بوو وتی دکتۆر کە ڕاپەڕین بوو خزمەکانم چەکداری حکوومەت بوون مستەشاروانە بوون وتی شەوی ڕاپەڕینەکە هاتن بۆ لام وتیان بە قوربان و بنشی عەبدوڵڵا فریامانکەوە چکە ئەو برایەکی زۆر قارەمانی هەبووە شەهید بووە بورێسە ناویم بیر نایەتەوە ڕێخستن بووە ئێوتی وەڵی منیش فەقیرە وتی وەڵی من ئاگام لە هیچ نییە و پەیوەندیم بە کەسەوە نییە وتی بە قورئان دوای 3 ڕۆژ هاتنەوە لام وتیان شێخ عەبدوڵڵا تۆ لای ئێمە ناوی بە پێشمەرگە یعنی مەبەستم چییە ینی وەرگرتنی ئەو خەڵکانە هێنانە پێشەوەی ئەو کەسەی کە تا دوێنێ لەگەڵ حکوومەتا بووە و فەرامۆشکردنی ئەم کەسە کە لەگەڵ خۆتا بووە ئەمە بوو بە دیاردەیەکی زۆر باوڕێک و پێک لەبەرەوە تۆ ئەو کەسەی کە لەگەڵ حکوومەتا بووە عەفو کردووە بەسەر چاو بەس مەیکە بە پێشەوای خۆت مەیکە بە کەسێک دوای خۆت و ئەوانی تر کە لەگەڵ تابوون تا دوێنێ فەرامۆشیانکە ئەوە کێشەکانە ئێمە چکە بەڕاستی کاک دکتۆر خۆتەزانی یعنی ئەو شۆڕشەی ئێوە لە شاخ کردان دژی حکوومەتی بەعس ینی ئاوا بەحسە بکەین تا 91 لە دوای نەوەک و کات نەشار لە 92 لەبری ئەوەی سوپایك یەکتو دروستکەن شەڕی ناخۆتان کرد لەبری خاوەنی مؤسساتی خۆمان بین بە ئێستاشەوە تاوەکو 2005 پەرلەمانمان نەبوو لەبری ئەوەی ئێمە حکوومەتمان هەبێت دوو ئیدارەی دروستکرا بە تا ئێستاش دوو ئیدارەیە کە بەداخەوانی تۆ دوو ئاسایش تەیە دوو دارایی تەیە دوو مؤسساتی پێشمەرگەتەیە کە بەڕاستی شایانی ئەوە نین ئەوان بەرامبەر بکرێت شایانی ئەوە نین لە 90 ڕۆژە دووجار یەکجار موچیان بیتێ یعنی لە دوای ڕاپەڕین و چی کرا ئەگەر بیتە سەر مدە بەڕاستی 32 ساڵ کەم نییە نەتوانی هیچ دروستکەی ئێمە لە دوای 92 کە حکوومەتی خۆمانە بۆ چیمانە بووە چەند سەدمان هەیە کە ببین بە خاوەنی ئاوی خۆمان ئێمە
ئەوە نەوتەکەی دەبینیت هەموو شتێکیان چی ماوە قەرزاریش ئەم جیلە ئێوەمانان یەکی دەیان ساڵ زیاتر لە شاخ بوون شانازی بە چیوەکەن بۆ نەوەکانی دوای خۆتان بڵێومان بۆکردن من شانازی بەوەکەم کە ئەڵێم بە مناڵی لە پارتی یاخی بووم بە گەنجی لە یەکێتی یاخی بووم و ئەو ماوانش کە لەگەڵ یان نبووم هەتا ئێسش هەر ڕەخناگرم هەر کەسێک ناڕازی بوو بێ من لەبەری ناڕازیانی ئەم دەسەڵاتە بووم لە دوای ڕاپەڕینەوە تێگەی یعنی ئەمە مۆزۆکە ئەمەیە و ئێستا زۆربەی و خەڵکانەی تریش کە لە ناڕازیەکان هەر کەسانی وەکو منن مەبەست مزای زۆر ئێستا تۆ ڕەفیقت بوون لە شاق بێکۆبن وایە باشە ئێستا چۆن تەمسیلەکەن لە شار ئەو ڕەفیقانی خۆت کە یان بینی هەر ئەوان نخۆ ئەم وڵاتیان وا لێکردەوە نەخێر دوو بنەماڵن ئەو دوو بنەماڵ لە شاق نەبوون ئەسڵی ئەگەر لە شاخیش بوون حل زۆر لە دوورەوە بوون هەر ئەوامیریان دەرکردووە هەندێکیان لە شاخ نەبوون خۆی پێ بڵێم نێچیروان لە شاخ نەبووە مەسرور لە شاخ نەبووە باڤڵ لە شاخ نەبووە قوباد لە شاخ نەبووە ئەسڵی قوباد و باڤڵ تا سەدام نەڕووخان هاتنەوە لە ئەوروپا بوون هاتوونەتەوە ئەوان بەلام سەفا پیاوێکی زۆر ئازا بووە مێژوویەکی بۆ بنەماڵی بەرزانی دروست کرد ئەوانتر ئەویان بەکارهێنا و کۆنتترۆلی دنیایان کرد لەم لاشەوە مامجار پیاوێکی وریا و زۆرزان و ڕۆشن بیرروانە بوو ئەمەی دروست کرد ئەوانی ژاتونەوە لە سرینەکەی ئەوان ئەمانە ئەویان نەکرد و کاکە قەینا لە شاخ نەبوون بەڵام کەسەوە شار ئەوان تەقدیری شاخیان نەکرۆ نەخێت تەقدیری شار ئەسڵی گەورەترین سوکایەتی بە پێشمەرگاکرێ ینی وتم یاسایەک دەرنەکرا بۆ تەقدیرکردن تەقدیری پێشمەرگە و لە ڕووی معنەوی لە ڕووی مادیەوە قەرەبوو بکرێتەوە کاکە یەک شتە پێ بڵێم یەک یاسا دەرکرا لە پەرلەمانی کوردستان ئەڵێ ئەو کەسەی کە پێشمەرگایەتی کردووە خزمەتی پێشمەرگایەتیەکەی لێرە بە دوو قات بۆ حسابەکرێ ینی من 9 ساڵ پێشمەرگایەتیم کردووە بۆ مەبەستی خانەنشینی ئەوە 18 ساڵیان بۆ بنووسیمایە باشە حکوومەتی عراق کردوویەتی ئەو یاسایی جێبەجێ کردووە ژمارەیە گەندان پەرلەمانی ڕەفیقی خۆم هەیە پێشمەرگە بوون لە پەرلەمانی عراق بوون خزمەتەکەیان بە دوو قات بۆ حساب کراوە منیش کە پێشمەرگە بووم پێشمەرگەی فیعلیش بووم باشە هەر 9 ساڵەکەم بۆ کراوە من هیوادارم سەحەتت باش بێ باش ماویتە توشکور لەش ساغی ئینشاءڵڵا چی ماوە باسی بکەیت ئەمە خزمەت بکەیت وەڵاهی ئەم سیستەمی حکومڕانیە کە ئەمڕۆ پارتی وێکێتی بەڕێوەی ئەبەن و هەندێک حیزبی تریش ناو بەناو پشتیوانیانەکان ئەبێ بگۆڕێت ئەگەر ئەم سیستەمە نەگۆڕێ تێگەی وەزعی کورد لەمە خراپترە بێ هەڵبژاردننی 20 لە پێشەوەیە هیوادارم خەڵکی کوردستان بچن بەشداری هەڵبژاردن بکەن دەنگ بن بەوانەی کە لە دەرەوەی سیستەمی حکومڕانیان دەنگ بن بەوانەی کە ئۆپۆزیسیۆنی نەسەر لە دەسەڵاتانی بۆ ئەوی بتوانین کۆمەڵی شت بکەین هەر هیچ نەبێ هێزی پێشمەرگە یەکخەینەوە هەر هیچ نەبێ وەکو جاران پێش سوپای داگیرکەران نەکەوین هەر هیچ نەبێ لە ڕێگەی عراقەوە بتوانین موچە بۆ خەڵکی کوردستان دابین بکەین کاکە ئێستا ئەمە نایاڵن عراق موچەکەمان بۆ بێنێ هەر ڕۆژی هەڵەیەکەکەن لە لیستەی موچەکە بە ئەم قەست بە مەبەست ئەماکە ینی بەڕاستی ئەمانە ئەوەندە خراپن ئەوەندە خراپ بوون ینی جاری وایە هەیە من چەند ڕەخنە و تندوتیژیم بەرامبەریان هەیە جاری وایە بەزەیشم پێیانێتەوە کە ئەوەنە بەو شێوەیەکەن کە ئەیکەن کە هەموو خەڵک لیان ناڕازیە بە ئاسایش بێ پۆلیس بێ پێشمەرگە بێ دایرە بێ سپاس دەکەم سپاس دکتۆر جان عەزیز